قسە لەسەر دوو بەرهەمیان بڵاوبوونەوەی دوو کتێبی نووسەر و ڕۆژنامەنووس محەممەد ساڵح بەرزنجیەکەم کتێبی کۆمەڵی ڕۆشنبیری کورد و کورد بگیرکە ئەم کتێبەی یاخود یەکێک لە بەرهەمەکانی کتێبێک کە پەیوەستە بە قۆناغێکی مێژووی هەستیار یاخود باز لە ڕۆڵ و پێگەی ڕۆشنبیران دەکات لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا قسە و باسی زیاتر دەربارەی هەردوو بەرهەمەکە و ناوەڕۆکی هەردوو کتێبەکەکەم بە میوانداری بەڕێزیان بەخێرهاتی سەرچاومان بەخێری سەرچاو لە کامیانەوە دەست پێ بکەم کۆمەڵی ڕۆشنبیری کوردی یاخود کورد بگیر بە لە کورد بگیر زۆر باشە ئەمە باز لە چیە کات و پێم وابێت دوو کتێبن کە ناوەڕۆکەکانیان جیاوازە بەڵام لێ کاتە بڵاو بوونەوە بەڵێ کورد بگیر واتە تەسفیر چیرۆکێکە هاوڕێکی ئازیزم ئەو کوڕی هاوڕێکی ئازیزم نووسیوێتی کە ئێستا لە سوید دانیشێ ئەویش دکتۆر موعەید عەبدوستار کازمە ببورن دکتۆر موعەید لەو چیرۆکەیە واتە تەسفیر باسی نەهامەتیەکانی برایانمانەکە لە خانەقی و مەندەلی و کۆت و کە پێیان ئەوترێ کوردی فەیلی من وەلەو لەگەڵ ئەو ناوانەیان نیم کە کورجا بکرێتەوە ئەمە فەیلیە و ئەمە خانەقینی و ئەمە هەورامیە و نازانم چی بەڵام ئیتر وا هاتووە ناوەکان باسی ئەو نەهامەتیانەکە کە هەر لە سەرەتای دروستبوونی حکومەتی عێراقەوە تاکو ڕوخانی حکومەتی تر لە 2003 تاکو ئەو کاتە هەر دەربەدەرەکران و هەر ماڵکاولیان بۆ مایەوە و ئەم کتێبە چیرۆکێکی بەچێژ بوو پڕداخیش بوو بە باشم زانی بیکەم بە کوردی تاکو ئەوە هیچ برایانی عەرەب لە ڕێی چیرۆکەکەەوە کە بە زمانی عەرەبی نووسراوە تێگەیشتون و خەڵکی تریش ئەزانێت جەنابیشت ئەزانی کە چیان بەسەراتوە منیش وەکو چیرۆک و لە ئەدەبیاتی کوردیە حەزم کرد وەکو کتێبێک بمێنێتەوە و گۆڕیم بۆ کوردی زۆر باشە کەواتە کتێبەکە وەک چیرۆکەکانی ناو ئەو نەهامەتی و دەردەسەریانە یاخود با بڵێن باز لە قۆناغێکی مێژوویەکە بە قۆناغێکی مێژووی بەڵام بە چیرۆکەکانی نا ئەو قۆناغە مێژوویە وەکو پێم وتیت کوردی فەیلی لە دروستبوونی حکومەتی عێراقەوە نەک بڵێن لە سەردەمی سەدامەوەیان لە پێش لە سەردەمی مەلیکیش هەر گەڕێنراونەتەوە و بە حکمی ئەوەی کە گوایە ئەمانە ئێرانی بەڵام ئێمەی کورد ئەیتر ئەوە چارەمان بووە یعنی جارێک بە ناوی فەیلیەوە جارێک بە ناوی بەرزانیەوە جارێک بە ناوی تاڵەبانیەوە جارێک بە نازانم چی بۆ شێوەیە تەعاملی ناشرین کراوە لەگەڵمانە هەرچەند خەتای خۆشمانی تایە ئێمە لەوەیە کە لێرە مەجال نییە باسی ئەوە بکەین پێویستیش ناکە لێرەیە باسی بکەین ئەو کورد بگیریە جارێ کورد بگیر خۆزگە لێت پرسیمایە بۆچی وشەی کورد بگیرت لە جیاتی وشەی تەسفیری عەرەبی داناوە بەڵێ هەرچەندم کرد لە کاتی گۆڕینی چیرۆکەکەیە واتە لە کاتی تەرجەمەکردنەکەیە هەوڵم ئەدا وشەیەک بدۆزمەوە پڕ بە پێستەکەی بێ هەرچەندم کرد وشەیەکی وام کە ئەدەبی بێ و گونجاو بێ بۆ ئەو وشەیە بەدەست نەکەوت هاتم ریپۆرتی ئینگلیزیم دانا دوای ئەویشم بەدڵ نەبووتم یعنی قابل ئێمەی کورد وشەیەکمان نەبێ چوومە ئەو خانەقی و مەندەلی و ئەوانە گەڕام پەیوەندیم کرد بە چەند پیاوێکی بە ساڵات چووە کە هەر لە سەردەمی کۆنەوە
ئەوان ئەو مەشهدانیان بینیوە کە چۆن ئەگیران و چۆن ڕەوانە ئەکرانەوە بۆ ئێران پێم وتن ئێوە چیتان پێ ئەوتن ئەو بۆ تەسبیرکردنەتان یەکیان لەسەر خۆ بە ڕیشە جوانەکەی وتی مامۆستا ئەوە پێمان ئەوت کورد بگیر وتی کوردیان بەگیر ئەیەناو ئەیان گەڕانەوە بۆ ڕەوانیانەکردنەوە لە زمانی کوردیە وشەی ترمان هەیە کە مرادیفی ئەم وشەیە بێت هەیە نزیک بێمانەوە هەیە بەڵام چونکە من مەسەلەکە پەیوەندە بەو شوێنانەوە کە ئەو زاراوەیەی تیا بەکارەهێنن واتە بە زاراوەی فەیلی ئەوان خۆیان کەوتوانە کورد بگیر منی شەر ئەوەی خۆیانم دانا تەسفیرەکەش هەر تەسفیر عەرەبیە بەڵێ وەک تەرحیل وەکو تەرحیلە بەڵێ تەرحیلیش عەرەبیە زۆر باشە ئەم کتێبە بە زمانی عەرەبیش هەیە یاخود بە زمانی عەرەبی هەیە بەڵێ بەڵا هەر لە نووسینی خۆت لە نووسینی دکتۆر موئەید عەبدولستار کاظم زۆر باشە ئەمە ئەم بەرهەمەیان بابێنە سەر کتێبی دووهەمیان کە هەستەکەم بەلای خۆتەوە گرنگێکی تایبەتی هەبوو ئەم کتێبە کۆمەڵی ڕۆشنبیری کوردی ئەمە باز لە کۆمەڵێک نووسەر و کۆمەڵێک ڕۆشنبیری چ سەردەمێکە بە تایبەتی بەڵێ و چی ژوای لێ کردیت کە دەست بدەیتە با بڵین دۆزینەوە و گەڕان بە شوێن ئەم کەسایەتیانە و زانیاری زیاتر لەسەر خۆیان و ژیانیان و بەرهەمەکانیان بەڵێ بە دوو بەش وەڵامی پرسیارەکانت ئەدەمەوە یەکەمیان کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی ئەوجا پێش ئەوەی بێمە سەر کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی حەزەکەم تیشکێک بخەمە سەر بزافی کورد لە سەرەتای ساڵانی نۆسەدەکاندا واتە پێش جەنگی یەکەمی جیهان ئەم کوردەی ئێمە هەموو کات دڵسۆز بوون هەموو کات بزێو بوون هەموو کات هەوڵیان داوە شتێک بۆ خۆیان بکەن سێری کە لەو کتێبەیە نوخبەیەک لە کوردی ڕۆشنبیر لە ناو جەرگەی دەوڵەتی عوسمانلیە کە ئەستەمبوڵ و تورکیا هەیە لەوێدا لە ساڵی 1970دا کۆمەڵەی تەعالی کوردستانیان دامەزران ئەمە ئەگەر دڵسۆزی نەبێ ئەمە ئەگەر هەوڵ نەبێ بۆ کورد بۆ چەسپاندنی بوونی خۆی چیترەگەیەنێ بێگومان هیچی تر ناگەینێ هەر دڵسۆزی و بوونی کوردەگەیەنێ بەڵام ئیتر کورد بۆچی تا ئێستا نەبوو بە هیچ ئەوەش باسێکی ترە لێرە جێ نییە قسەی لەسەر بکەین ئەمە شتێک لەلایەکی ترەوە هەر بۆ دووپاتکردنەوەی قسەکەم لەسەر بەشی یەکەم لە 1990 کۆمەڵەی تەعالی ئافرەتی کوردی دروست بووە یعنی بزانن کورد حتى لە 1990 کۆمەڵەی تەعالی ئافرەتانی کورد دروست بووە بەڵام لە 1970 کۆمەڵی تەعالی کورد ئەوەیان اینجا وەرە سەیری کە تەنانەت ئێمە ئافرەتەکانیشمان شان بەشانی پیاو هەر لە خزمەتدا بوو هەر لە جوڵانەوەی ڕۆشنبیری و سیاسیا بوون اینجا بێمە سەر وەڵامی ئەوەی لەناو ئەم کتێبە هیچ ئاماژەیەک بە ناوی ئەو خانمانە یان کێبوون لە چ خێزانێک بوون هیچ ئاماژەیەکی بەڵێ بە زۆر بە کورتیتیاتی من ئەو مەزەرانێشی کە لێم وەرگرتوون لە دواوەی کتێبەکەی دامناون بێگومان اینجا ئەمە ئەم هەوڵانە
هەوڵ بووە بۆ ئەو کاتە حیزب نەبووە. ئەو ڕێکخراوانە بوونەتە بنیاد بۆ دروستبوونی حیزب. ئەوە بوو هەر لە 900ەکانە پێش 920 کۆمەڵەی دارکەر دروست بوو. لە 939 حیزبی هیوا دروست بوو. لە 948 پارتی دیموکراتی کوردستان دروست بوو. بەڵام ئەمەی کە لێرە ئاماژەی پێکراوە چەند کۆمەڵەیەکەوە چەند کۆمەڵەیەکی زۆرم باس کردووە ئەگەر هەڵی زۆری تایە کۆمەڵی کوردی بڵێ زۆری تر حتا لە ناو شاری سلێمانیە لە کۆمەڵەی سەرکەوتن دروست بووە. باش ئەم هەموو کۆمەڵەیە بۆ لەو کاتانە هەرچەندە ساڵەکانیان جیاوازی بەڵێ ساڵەکان بەڵام بۆچی ئەوەندە زۆر هەر هەمووی هەوڵ بووە بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری و ئاستی سیاسی و هونەری کورد بەرزتر بکەنەوە. ئەوە بۆ هۆکە. زۆر باشە. لێرە چەند با بڵێن چەندین کەسایەتی تایە و چەندین ناوی تایە تەنانەت ناوی زۆرێک لەو کەسایەتیانی تایە. ئەمانە بۆچی کارت لەسەر ناوەکان و لەسەر با بڵێن پیشە و بەرهەمەکانیان کردووە؟ بەڵێ خۆی ئەم کتێبە ئەتوانین بڵێن کتێبێکی ڕۆشنبیری مێژوویی بەڵگەییە بەڵگەنامەیە. باش بۆیە زوربەی زۆری زانکۆکان داوایان لێ کردوم کە وەکو جەنابەت چۆن ئێستا داواتان لێ کردوم بێم کتێبەکە بناسێنم، داوایان لێ کردوم لە زانکۆکان پێناسینم بۆی کردووە و بۆ قوتابیان و مامۆستایانم ڕوون کردوتەوە گرنگی ئەم کتێبە چییە. ئەم کتێبە کە کۆمەڵی ڕۆشنبیری کوردیە لە ساڵی 1970 دوای ڕێکەوتن نامەی 11 ئازار کۆمەڵێک منەوەری کورد لە ڕۆشنبیران لە هونەرمەندان لە سیاسیەکان بیریان کردەوە کۆمەڵەیەک دروست بکەن تاکو بتوانن لەو کۆمەڵەیە خزمەتی پتەوی زۆری ڕۆشنبیری و هونەر و تەنانەت سیاسەتی کوردیش بکەن. باش هاتن پێشنیارێکیان دا بە وەزارەتی ناوخۆی عێراق، ئەویش ڕەزامەندی دانێ تەنانەت ژمارەی نووسراوی ڕەزامەندیەکەشم داناوە لەگەڵ کۆپیەکی نووسراوەکەیە کە بە جۆرەی ئەم نووسراوە ئەو کۆمەڵەیە دروست بووە. ئەو کۆمەڵەیە بە ئیمزای ڕێزدار شەهیدی قارەمان سەیدا ساڵح یوسفی بووە. سەیدا ساڵح یوسفی داوای لەو کۆمەڵەی تر کردووە کە ژمارەیان تقریباً 172 کەس بوون. ئەوانیش کە موافقەکەیان بۆ هاتەوە هاتن یەکەم کۆنگرەی خۆیان بەست. لەو کۆنگرەیە 9 کەس هەڵبژێران بە ئەندامێتی دەستەی بەڕێوەبردننی کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی بە سەرۆکایەتی ساڵح یوسفی جێگری ڕێزدار خواتەمەنی درێژ بکات تەندروستی بداتێ مامۆستا مکەڕەم پاڵەبانی و ئەندامانی تر زۆر بە وردی هەر هەمووی مدانەوە. زۆر بە وردی زانیاریەکانی تایە و زۆر بە وردی هەموو ناوەکانی تایە. ئەم هەموو ناوە و ئەم هەموو کەسایەتیانە و ئەم هەموو ڕوودا و وردەکاریانە سەرکەی لەکشۆیە؟ بەڵێ پرسیارەکەت زیرەکانەیە. سەرچاوەکەی لەوە بووە من کە ساڵی 1974 و 1975 لە زانکۆی بەغدا وەرگیرام قوتابی بووم. ئەو کۆمەڵەیە هەبوو ئێواران وەکو قوتابیەک ئەچوومە ناو ئەو کۆمەڵەیەوە لەگەڵ ئەو کەسایەتیە گەورانەیە پێیان بە خزمەتیانە گەیشتم. ئیتر پێش ئەوەش کە لە ئامادەیی بووم
بەشداریم کردبوو لە گۆڤارەکەیانە گۆڤاری ڕۆژی کوردستان هەر لەو کۆمەڵەیە دەریانە کرد ئیتر یعنی زانیاری تەواوم هەبوو اینجا لە ساڵی 1970 کۆتای ساڵی 1970 خۆم بووم بە ئەندامی دەستەی بەڕێوەبردننی کۆمەڵەکە دوای 2 ساڵ بووم بە سکرتێری کۆمەڵەکە ئیتر کە بووم بە سکرتێری کۆمەڵەکە هەموو زانیاریەکان هێتە ژێر دەستی خۆم و یعنی ئەگەر بڵێم شخصی دووهەم بووم شخصی دووهەم بووم بەڵێ پێم وابێ وێنەیەکی خۆتم بینی لەگەڵ نووسری گەورەی کورد شێرزاد حەسەن ئەو چ قۆناغێک مامۆستا شێرزاد حەسەن لە 1970 ساڵی 1970 هاوڕێی دێرینمە مامۆستا شێرزاد لە وازانم 1970 بوو پەیوەندیم پێوە کرد کە کۆڕێکمان بۆ بەستێ لەسەر هونەری چیرۆکی کوردی ئەو کاتە شێرزاد وەکو ئێستا ئەتوانم ئێستا بڵێم شێرزاد فەیلسوفێکی کوردە ئەو کاتە چیرۆگنووس بوو شتی ئەگۆڕی لە ئینگلیزیەوە چیرۆکی ئەنووسی شعری تەرجەما کرد هات کۆڕێکی تێر و تەسەلی بۆ بەستین ئەبینی هەردووکمان گەنجین ئەو ئێستا بۆ وێنەکە ئەگەڕێم وازام یەکەم وێنەیە ئەگەر بەڵێ ئەوەتە ئەمەیە ئەمە کۆڕێک بۆ مامۆستا شێرزاد حەسەن لە هۆڵی کۆمەڵە کۆڕەکەم محەممەد ساڵح بەرزنجی بۆ خۆت بەڕێوەبەری کۆڕەکە بووە ئەمەژت بۆوە کرد کە باس لە قۆناغێکی هەستیاری ئەو سەردەماکات بەڵێ اینجا ئەگەر بێمەوە سەر ئەو خزمەتانەی کە کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی کردوێتی زۆر زۆرن خزمەتەکانی کۆمەڵی ڕۆشنبیری زۆر زۆرن کە کردوێتی بەرامبەر بە هونەر و بەرامبەر بە ئەدەب و بە ڕۆشنبیری و ڕۆشنبیری کورد لەوانە بەستنی ئەو جۆرە کۆڕانە اینجا هەری مامۆستا شێرزاد نییە بۆ نمونە کۆڕمان بەستووە بۆ مامۆستا ئەنوەر قەراخی ڕسمەکەی تیا کۆڕمان بەستووە بۆ مامۆستا ئەحمەد سالار کۆڕمان بەستووە بۆ مامۆستا یاسین بەرزنجی بۆ ڕەوانشاد دکتۆر ئەحمە ئەوڵاخی یعنی ڕەنگە 300-400 کۆڕمان بەست بێ بۆ ئەمە هەر هەمووی هی ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری بێجگە لە دەرکردنی گۆڤاری ڕۆژی کوردستان کە خۆم بۆ دوجار بەڕێوەبەری نووسینی گۆڤارەکەش بووم لەو گۆڤارەیە بزانە چیمان کردووە لە ساڵی 80 لە ساڵی 80 کە بڕوا ناکەم تا ئێستاش شتێکی ئاوا جوان کرابێت ژمارەیەک تەرخان کراوە تایبەت بە سینەما و شانۆی کوردی چیرۆک و شانۆ سینەمای کوردی لە ساڵی 1970 اینجا بزانە یعنی کۆمەڵە چی کرد ئەمە تەنها تایبەتیش نەبوو بۆ ئەوەی کە کۆڕبەستین بەس بۆ کورد نەخێر ئەگەر سەیری وێنەکان بکەی هەر خۆم بە حکمی نزیکیم لە زانای گەورەی عەرەب و جیهان دکتۆر عەلی وەردیەوە پەیوەندیم هەبوو لەگەڵیا بەهۆی ئاوەڵزاوایەکمەوە پەیوەندیم پێوە کرد هێنامە کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی کۆڕێکی تێر و تەسەلی بۆ بەستین ڕسمەکەی تایە هەر خۆم لێوێ دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر و باشتر بەڕێستانێکەکەن لە ڕۆژنامە نووس و نووسەرە گەورەکانی کورد کە هەمیشە جێگای شانازین زۆر بەڕێز مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی سوپاس دەکەم جارێکی ترکە لە ستودی کورسات مەگەزین میوانمان بووی بەخێر هاتی دووبارە منیش سپاسانەکەم سپاسی بەرنامەکەتان کەناڵەکەتان هەموو ئەو هاوڕێیانەی کە ماندوو بوون پێمانەوە
سپاس و ڕێزی زۆر زۆر بێپایانم بۆ سپاس. هەمووتان. سپاس بەخێرات.